بەڵە بەڕێزان وەک لە هەواڵەکانە ئاماژەمان پێکرد دکتۆر شوان قەڵازێیی دوای ئەوەی کە لە ڕووداوێکی هاتوچۆ لە سەر ڕێگەی کەرکووک هەولێر تووشی ڕووداوی هاتوچۆ بوو بە سەختی بریندار بوو دێسە ڕاستەوخۆ دەچینەوە هەولێر ئەو وێنانە ڕاستەوخۆن بەڕێز مامۆستا عەلی باپیر لە مەراسیمی نوێژ خوێندن لەسەر جەنازەی بەڕێز دکتۆر شوان قەڵازێیی ئامادە بۆ دیارە ئێستا ئەو بەرپرس و لایەنانەی یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی دیارە قسە دەکەن گفتوگۆ دەکەن لەسەرەوەی کە چۆن تەرمی ناوبرا و بە چ شێوازێک بگەێنرێتەوە دەفەری ئیدارەی ڕاپەڕین هەروەها بۆ قەڵازێ دیارە پەیامنەریشمان ئاراس باسی کرد بە بزوتنەوەی ئیسلامی لە قەڵازێ و ڕانێ ئامادەکاری کردووە ئەم شەو تەرمی بەڕێز دکتۆر شوان قەڵازێیی لە مزگەوتی گەورەی قەڵازێ دەمێنێتەوە سبەینێ سعات 9 لە مەراسیمێکی شایستەدا بە ئامادەبوونی بەرپرسانی حیزبی و حکومی و جەماوەرێکی بەرفراوان دیارە تەرمی بەڕێزیان بە خاک دەستپێردرێت. بەڵە بەڕێزانەوەی کە بینیتان یەکێک بوو لە مزگەوتەکانی شاری هەولێر بە ئەمەدەبوونی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و شێخ عیرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵ و بزوتنەوە و یەکگرتووی ئیسلامی بێگومان نوێژی مردوو نوێژی جەنازە لەسەر تەرمی دکتۆر شوان قەڵازێی کرا و بڕیارە لە مەراسیمێکدا ئەم شەو بەڕێ بکرێت بۆ قەڵازێ و لەوێش لە مزگەوتی گەورە ئەم شەو دەمێنێتەوە تەرمەکەی سبەینێ لە مەراسیمێکی شایستەدا کە بزوتنەوەی ئیسلامی بە ئامادەکاریەکانی هەستاوە بە ئامادەبوونی ژمارەیەک لە بەرپرسانی حکومی و حیزبی هەروەها جەماوەری ناوچەکە و دۆست و لایەنگران و هەوادارانی بزوتنەوەی ئیسلامی و لایەنە ئیسلامیەکان بە تایبەتی تەرمی ناوبرا و بەرەو گۆڕستان بەڕێ دەکرێت و ناوبرا و بە خاک دەستپێردرێت.